لە کۆتاییەکانی قۆناغی یەکەمی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. تاکو ئێستا 11 زانکۆ ماڵ ئاواییان لێکردین و 11 زانکۆ خۆیان گەیاندا قۆناغی داهاتوو. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی سەلاحەدین و زانکۆی ئەمریکی کوردستان بەریەک کەوتن. قوتابیانی زانکۆی سەلاحەدین بەورەیەکی بەرزەوە بە ئەندازەی مێژووی زانکۆکەیان خۆیان بۆ بەرنامەکە ئامادەکرد بوو. قوتابیانی زانکۆی ئەمریکی کوردستانیش بەدەستێکی پڕ لە زانیاری هاتنە سەرسەکۆی بەرنامەکە. سەرەتا هەردوو زانکۆ لە کەتەگۆری زانستی دەستیان پێکرد. هەردووکیان بەو پەڕی لەخۆ بردنەوە لە چرکەکانی سەرەتا وەڵامیان هەڵبژارد، بەڵام خێرایی وای لێکردن کە هەردووکیان بە هەڵەدا بڕۆن و پەنا بۆ کەتەگۆریە ئەدەبیەکان ببن. زانکۆی سەلاحەدین لەم کەتەگۆریەدا بە ختیاوەریان بوو، توانیان یەکەمین دەخاڵی خۆیان بەدەست بهێنن، بەڵام قوتابیانی زانکۆی ئەمریکی کوردستان لێرەش بە هەڵەدا چوون و بەختیاوەریان نەبوو. با سەرەتایەکی سەخت هەردوو لە دەستیان پێکرد. ئیدی هەردوو زانکۆ استراتیژیان نەما لە هەر کەتەگۆریەک هەوڵی بەدەستێرانی خاڵیان دەدا. لە کۆتایی قۆناغی یەکەم زانکۆی سەلاحەدین بە هێزی زانست و بوونی بەخت لە کۆمەڵێک پرسیارتوانی بە جیاوازێکی زۆر بە پێش زانکۆی ئەمریکی کوردستان بکەوێت. لە قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکە کەسی زانکۆی ئەمریکی زۆر هەوڵیدا ئەو خاڵانەی لە قۆناغی یەکەم لە دەستیدا بوو لە قۆناغی دووەم قەرەبوویان کاتەوە، بەڵام بوونی زانیاری زۆری قوتابیانی زانکۆی سەلاحەدین ئەو خەونەی لەناو بردوو لە کۆتایی توانی با 105 خاڵ بەرامبەر 70 خاڵ لە زانکۆی ئەمریکی کوردستان بباتەوە و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی 12هەم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، سڵاوتان لەبێ، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادبم لە بەرنامەیەکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لەم بەرنامەیەماندا بە هەمان شێوە دوو زانکۆ بەشدارن ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو. بەڵام ئێوەش دەزانن، زانکۆکانیش دەزانن، منیش دەزانم کە تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوویش و زانکۆیەکە زۆرترین خاڵ بەدەست بێنێ بۆ ئەو زانکۆی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بە جێمان دەهێڵێت. ئەو دوو زانکۆی کە ئەمڕۆ بەشدارن ململانێ دەکەن بریتین لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. سەنا محەممەد 19 ساڵ، قوتابی قۆناغی سێی بەشی یاسا زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئارەزومەوەیە لە بەشەکەم سەرکەوتوم. من مستەفا محسین، تەمەنم 25 ساڵە، قوتابی قۆناغی پێنجەم لە بەشی یاسا زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئارەزومەوەی بمە پارێزەری سەرکەوت. من هەڵۆ یاسین، تەمەنم 24 ساڵە، قوتابی قۆناغی سێمی بەشی کارگیرە تەندروستی لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئارەزومە لە داهاتوودا لە بەشی تەندروستی کار بکەم. من سلێمان ئەحمەد، تەمەن 29 ساڵ، قوتابیم لە زانکۆی لوبنانی فەڕەنسی بەشی بە بازارکردن لە قۆناغی چوارەمم. هیوا و ئاواتمەوەیە لە بواری خۆمدا سەرکەوتوو. خۆمان زۆر باش ئامادە کردووە و بەناوی بنەوە هاتوین ئێرە، ئینشاءڵڵا سەرەکەوین. خۆمان ئامادە کردووە، پێشبینیەوە دەکەم کە نەتیجەی باش بێنین و ئینشاءڵڵا پێشبینیەکەمان ڕاست دەچی و نەتیجەی باش لێین دەتوانین سەرکەین. خۆشبەختانە گروپی ئێمە باش خۆی ئامادە کردووە و سەرچاوی جیاوازمان بەکارهێناوە و سێرکی باشمان ئەنجامداوە بە پشتیوانی خوا سەر دەکەوین. پێشبینیەکی زۆر باشمان هەیە، هیوا دەخوازن سەرکەوتمی لە پرۆگرامە، بەتایبەتی من و هاوڕایانم کە زۆر خۆمان باش ئامادە کردو لە بەرنامە، هەرچەندە سترێسی زۆریشمان لەسەرە بە بۆنەوەی ئیمتیحانات دەمێکە تەواو بووە، بەڵام ئینشاءڵڵا بە نمرەیەکی باشتر لە قۆناغە دەردەچین. سروشتی پرۆگرامەکە ئەم بەرنامەیە ئاهەیە دەبێ ئەمن قوتابیەکان لە نزیکەوە بناسم، لەگەڵیان دانیشتومە، پرسیارم لێ کردوون، ئەو تێگەیشتم هەیە کە زۆر باوەڕیان بەخۆیە و دەمانبەن بەرە و لوتکەی بردنەوە. هەروەها زانکۆی جیهان هەولێر.
محەممەد سابر تەمەن 29 ساڵ قوتابی قۆناغی دووەم بەشی سپۆر لە زانکۆی جیهان هەولێر ئارزومەوەی ئەکادیمایەکی مێکاپ لە کوردستان دامەزرێن. لانێژ ڕائەت تەمەنم 20 ساڵە قوتابیم لە قۆناغی چوارەمی زانکۆی جیهان بەشی بیۆلۆجی ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا دکتۆرا بێنم لە بوارەکەی خۆم. بورهان خەلیل تەمەن 30 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی نیوتریشن زانکۆی جیهانی هەولێر ئارەزوم ئەوەیە لە داهاتوو بمە پسپۆری خۆران. هەڵوێست فەرهاد تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی چواری بەشی زانستی کۆمپیوتەر لە زانکۆی جیهان هەولێر هیوادارم بم بە پرۆگرامەرێکی سەرکەوتوو. خۆمان بە خۆشحاڵ دەزانین بۆ برنەوە شاتوینە ئیشاڵەش دەژبینەوە. ئێمە ئینشاءڵڵا ئیمڕۆ بە توانایەکی زۆر بەهێز و هاتینە و ئینشاءڵڵا سەرکەوتووە بین. زۆر سەرچمان کردووە لە بارەی زۆر بابەتەوە و خۆمان زۆر بە باشی ئامادە کردووە ئیشاڵە دەردەچین. ئێمە وەکو تیمی خۆمان زۆر باش خۆمان ئامادە کردووە و ئامانجمان سەرکەوتنەوە ئینشاءڵڵا لەگەڵ تیمی بەرامبەرمان سوود بێک دەگەینی. بە گوێرەی ئەو پێوە و ئەو فلتەرانێکەوە قوتابیەکانمان پێدا چووینە باوەش ناوم پێیان هەیەکەوە ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنن هەگەر هەرچنە بێ ڕکابەرێکی زۆر توندی بەرامبەرەکان دەبن. هەردوو زانکۆ بەخێر بێن. ئێوە دەزانن بەرنامەکەمان بە پرسیارێکی خێرا دەست پێ دەکات. پرسیارەکە دەکەم کام زانکۆ زوو دەسینا بە بۆتۆنەکە ئەتوانێ وەڵام باتەوە. گەر وەڵامەکەی ڕاست بێ مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. گەر وەڵامەکەی هەڵە بێ دەچینە لای تیمی بەرامبەر ئەوان مافیەوەیان هەیە کە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت نازناوی شاری دۆک چییە؟ بووکی کوردستان. چی؟ بووکی کوردستان. بووکی کوردستان. وا بە دۆگەڵێن؟ بووکی کوردستان شەقڵاوێ. وەڵامە ڕاستەکە دهۆکی ڕەنگین. دهۆکە ڕەنگین. کەواتە زانکۆی لوبنانی فەرەنسی مافی ئەویان هەیە کە ئێستا یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. وەرزش. وەرزش. جارێ خۆتان گەرمەکەن ها لە وەرزشەوە دەست پێێن. وەرزش ئەی یا بی؟ بی. بەڵێ. وەرزش بی. کام وڵات بۆ یەکەم جار یاری بلیاردی داهێنا؟ ئەی ئەڵمانیا، بی فەرەنسا، سی ئیتالیا، دی بەرازیل. سی چرکەدانەیە؟ بی فەرەنسا. بی فەرەنسا. بۆچی فەرەنساتان هەڵبژارد؟ ئەو هاوڕێیان ئەمن لەگەر وەرزشەندە هاوڕێم. هاوڕێیت مستەفا چۆن زانیت کە فەرەنسا وەڵامە ڕاستەکەی؟ خوێندیتمەوە. خوێندوتەوە. جا نازانم معلومات کە خیانەتم لێ بکەیان یا زاکر و خیانەتە لێ بکە ها؟ باشە من هیچی لەسەر ناڵێم. بابزانین فەرەنسا وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆری هەڵبژێر؟ تەکنەلۆژی. تەکنەلۆژیا. ئەی یاخود بی؟ ئەی. کام کۆمپانیا خاوەنی تۆڕی گەڕانی ئینتەرنێتی فایرفۆکسە؟ ئەی چرۆمیۆم، بی فالکۆن، سی ئۆپێرا، دی مۆزیلا. سی چرکەتانێ؟ دی مۆزیلا. دی مۆزیلا.
دڵنیا بوون سەد لە سەد. هەڵوێست بەڵێ زۆر دڵنیابووی 100 لە 100 100 لە 100 100 لە 100 ئینشاءڵڵا ئینشەڵڵا محەممەد زۆر دڵنیا نییە ئەمن لە سوۆسیال میدیا زۆر زیرەک نیم لە چیازی ئێمە سقەمان بۆ خۆ یعنی ئەوە بڕاتان بە هەڵوێستێ هاکە زانیارەکانی مانە برا گەورە تەکنەلۆژیا دەبی برا گەوراتیش بنوێنی لە تەکنۆلۆژیا برا گەورەیە برا گەورەیە باشە بابزانین ئەی باشە با تۆ زانیاریمان بەرێ بزانین هەڵوێست ئۆپرا چییە ئۆپرا ئەو پێراش براوسەرچکەیە بەس ئەوە فایرفۆکس هەر بخۆی مۆزیل لە فایرفۆکسە کڕۆمیەمیش گۆگل کڕۆمە فالکۆنم بەشجێ لێ نەبووە باشە با بزانین مۆزێلا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ ئەی. کام لەمانە یەکێک نییە لە دەرمانە دژە زیندەیەکان؟ ئەی پریدنی زۆلۆن بی سیفتریاک زۆن سی سفیکسیم دی ئەمۆکسیسیلین سی چرکەدانێ ئەی پریدنی زۆلۆن ئەی پریدنی زۆلۆن بەڵێ بۆچی پریدنی زۆلۆنتان هەڵبژارد؟ ئەوانە دیکە هەموو دژە زیندەژینە ئەنتیبایۆتیکن بەڵام پریدنی زۆلۆن ئەنتیبایۆتیک نییە. ئەی چییە بۆچی بەکارە؟ ئەویان لە بۆ با بڵێن ئەویش ئەنتی ئینفلەمەیتریە بەڵام با بڵێن ئەنتیبایۆتیک نییە. پریدنی زۆلۆن ئەنتی ئینفلامەیشنە. ئەنتی ئینفلەمەیشنە. باش باشە با بزانین پریدنی زۆلۆن وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵێ. فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. زێ بە نابەدڵی ژوت لە تەکنەلۆژیا تەنها بیماوە کەواتە بی. کام کەسایەتی یاریدەدەری تیم بێرنێرس لی بوو لە داهێنانی کورکراوەی WWW؟ ئەی ڕۆبرت کایلیۆ بی ڤین سێرڤ سی ڕێی تۆملستۆن دی پاوڵ ماکاپێترس سی چرکەدانەیە؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بی ڤێن کرێف بی ڤێن کریف ڤێن سێرڤ ڤێن کرێف دڵنیا بوون؟ نۆ نەخێر مەشیان تەکنەلۆژیا ناوە بووە بە زیاتر مێژوویە. شکتان هەبوو لە نێوان کێوکێ؟ سی و بی. باشە با بزانین وەڵامەکەتان کە ڤینسێرڤ کە بە باوکی ئینتەرنێت دەناسرێت بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخۆت هەڵێ.
زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست ڕۆبرت کایلیاو نەتانتوانی ئەو خاڵە بەدەست بێنن. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆری هەڵبژێرن؟ بەشی مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. ناوی ئەو فڕۆکەوانە چییە کە شاری هەڵەبجەی بۆمباران کرد بە چەکی کیمیایی؟ ئەی تاریق ڕەمەزان، بی محەممەد حەمزە زوبەیدی، سی علی حەسەن مەجید، دی تارق یاسین. سی شرکەتانێ یان بیە یان دیە یان بیە یان دیە یان یان دیە یان بی ئەو دوێ تاکید بیان دی تەماشا تاریخ یاسین نیە تارق ڕەمەزان ئەو هیچ ئەم هەردووکە بە تاکید هیچ محەممەد حەمزە زوبەیدی یان تاریخ یاسین لەبین ئەو دوێ دە شرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. تاریخ یاسین دی وەڵام دی تارق یاسین تاریخ یاسین دی تارق یاسین. بۆچی تارق یاسینتان هەڵبژارد؟ وڵاهی زۆر تەواو دڵنیانینە بەس تارق ڕەمەزان ئەو جێگری سەرۆک کۆماری عێراقی پێشوو بوو و علی حەسەن مەجیدیش ئەویش یەک لە ئەوی شەونیە لەبین علی حەسەن مەجید بەچی ناسراو؟ علی کیمیایی. علی کیمیایی. لەبینی محەممەد حەمزە زوبەیدی کامە ئەمەش لەو دووە تەکید نەبووین دیما هەڵبژارد. ڕاستی نازانێ ئێستا بینی دیە بەس زۆر دڵنیان نەبوو. ڕیستی بەفتیە لە نێوان تاریق ڕەمەزان و تارق یاسینە کێشەکەدانەوەیە لەگەڵ محەممەد لەگەڵ محەممەد حەمزە و لەگە تارق یاسینی. باشە با بزانین تارق یاسین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست تارق ڕەمەزان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. تەنها بی ماوە کەواتە بی. هۆرمۆنی کۆرتیزۆل لە کام ڕژێنەوە دەردەدرێت؟ ئەی ڕژێنی دەرەقی، بی ژێرمێشکە ڕژێن، سی ڕژێنی ئەدرینالین، دی پەنکریاس. سی چرکەتان هەیە؟ سی ڕژێنی ئەدرینالی. ئافرم ئەوە بیخوێنەوە تااقەتان هەبێ. تااقەتمان هەیە. ڕژێنی ئەدرینالین. بۆچی ئەدرینالینتان هەڵبژار؟ پەنکریاس سەرەتانە؟ ئەوە پەنکریاس؟ نەنە عەفوەن با منیکەم ئەوە ژێنی ئەدرینالین لە غودەی گەڤەری لەسەر گورچلا ئیفراز دەکرێ کۆرتیزۆنشە لەوانە تەنظیمەکرێ. ئۆکەی. پەنکریاس ئینسۆلین و گلوکاگۆنە. ڕژێنی دەرەقیش تایرۆکسینە. باڵێ ژێرمێشکە ڕژێنیش TSH ئەوانەیە و زیاتر ئەدریناڵینمان پێڕاست بوو. ئەوە BFSH. باشە TSH. بابزانین ڕژێنی ئەدرینالین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵیتتان بەدەستێنا و کوێ خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی و بی هەیە کامیانتانەوێ؟ بی. بی.
بی ڤیددیویەکە تەماشایەکەین پێکەوە ئێوەش تەماشایکەن و دوای ئەوە پرسیارتان لێ دەکەین. ئەم نەخشەیە نەخشەی کام بەشی کوردستانی گەورەیە؟ ئەی کوردستانی باشوور، بی کوردستانی باکوور، سی کوردستانی ڕۆژاوە، دی کوردستانی ڕۆژهەڵات. سی چرکەتان هەیە. باشوورۆکە نییە یان باکوورە بۆ شێوەیە هەڵکەوتوێە شێوەکەیەوە هابوو تەماشایکەن و دوان تەماشایکەنەوە ئاگاتان لە کات بێت. دەریاچە شتێدا ئەگاتان لەبی پێدەچێت و دەریاچەیە وانبی ڕەنگ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکمان بن. وەڵام کوردستانی ڕۆژ هەیە زوو زوو وەڵام باکوور باکوور کوردستانی باکوور باکوور. کاتان خەریب و نەمێنێ بۆ زوو وەڵام نادەنەوە کاتەکەتان یاک تۆزی مابوو. زۆر دڵنیان نەبوونا لە هەرمەداری بیرکردن نەخشەکەتان لەبەر چاوەی کوردستانی گەورە تقریبان قەس کە پارچە پارچەیەکەی تۆزێ لەبەر چاوتان هی نەبێوانە تۆزێک لەبەر ئەو دەریاچەکەی ئەومانزانیەوە دەریاچەی وانە لە لای بەشی با بڵێن ڕۆژ ئاوا هەبوو. ئێوان لەکوێ؟ ڕۆژ هەڵات وان لە ڕۆژهەڵاتە لە باکوور قەزم ئێکەواتە ینی مشکلت نەبوو. کە دووبارە لە نێوان کام بەشەی کوردستان و کام بەشە لەوڵە لە بینی ڕۆژهەڵات و باکوور ینی تۆزەک لە نێوان ڕۆژهەڵات و باکوور دڵنیانە بوون کام بەشەیە. باشە ئێوە باکوورتان هەڵبژاردەوە با بزانین وەڵامەکەتان ڕاست بوو یاخود ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنە و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی جیهان زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ زانست زانست ئەی یاخود بی ئەی کام لەم کانزایانە لە کلۆرۆفیلدا هەیە؟ ئەی مەگنیسیۆم، بی کالیسیۆم، سی زینک، دی ئەلمینیۆم. سی چرکەتانێ. ئەی مەگنیسیۆم ئەی مەگنیسیۆم کاتان زۆر مابوو لەوە ئەچوو دڵنیا بن لە وەڵامەکە. ئەکیدین 100 لە 100 دڵنیان. باشە منیش ئەمەوێت لە 100 دڵنیا بم و بینارانیش دڵنیا بن کەواتە ئێستا با بزانین مەگنیسیۆم وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی جیهان هەولێر ئێمەش دڵنیا بووین کە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن؟ ئەدەبیات. ئەی یاخود بی؟ با ئەیبی با ئەی بێ قەیچەکە منیش دەڵێم با ئەی بێ. کام لەم بەرهەمانە یەکێکە لە بەرهەمەکانی شێرزاد حەسەن؟ ئەی کۆشکی باڵندە غەمگینەکان، بی گوڵی ڕەش، سی سێوی سێم، دی مینای شین. سی چرکەتانەیە. هەڵبژاردەی بی گوڵی ڕەش. بی
گوڵی ڕەش زۆر دڵنیابوون کاک سلێمان 100% دڵنیابوو لە پۆلی 6 خوێندومە خوێندوودە لە پۆلی شەش بەڵێ شەشی چی ئامادەی ئامادەی بەڵێ سەرەتاییە چیرۆکەکە باسی چێکە نەم خوێندۆتەوە بەس ئەزانی کە ئەدەبی پۆلی 6 ئامادەی باس کراوە شێزاد حەسەن باشە تەکیدی 100%. باشە ئەوانی ترەزان کۆشکی باڵندا غەمجینەکان ئەوەی بەختیار عەلیە ئەوەی بەختیار عەلیە ئی بەختیار عەلیە سێوی سێوی سێەم میشێ ئەوە نییە شێزاد حەسەنیە 100% شێرزاد حەسەنی ئەی مینای شین بینایشین وڵی ئەو یەکەش پێمیم هەونێ گرنگ گوڵی باشە باشە من زۆر زانیاری ناتوانم بم بۆی ئەوەی کە بزانین گوڵی ڕەش وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کوێ خاڵەکانتان چل خاڵ زانکۆی جیهان هەولێر لەو کەتەگۆریانە کە لەبەر دەمتانایە چ کەتەگۆریەکە لە بژێرە زانست تەنها بیماوە کەواتە بی کام لەمانە شەکری سەرەکیە لە هەنگویندا ئەی گلوکۆز بی لاکتۆز سی فرەکتۆز دی مالتۆز سی چرکەتانەیە أكيد ستة مليون سي فركتوس سی فركتوس فرەکتۆس بەڕای ئێوە شەکری سەرەکی هەنگوین پێک دێنێ بەڵێ لە سەدا چەند نازانن 100 ملیۆن نانایعنی لە ڕێژەکەیەوە لە 100 ملیۆن ڕێژەکەی لە هەنگوینە فرەکتۆزە خۆیان شەکرەکە فرکتۆزی تر کلۆکۆز ئەی کلۆکۆز لە چیە هەیە کلۆکۆز لە هەنگوینانە لە هەنگوینە گلوکۆز لە بلی فرکتۆز زیاتر لە هینی نەباتیە هەنگوینەکەش ئەوە کە لە گوڵەوانە دێت فرکتۆزی تیا تقریبا نەباتیە تقریبا باش مەگەر مێشانگەکە لەسەر شەکر بژی شەکری بۆ دانێن بە سینی ئەوختا بێتە گلوکۆز زەرەریە بێ فرکتۆزەکەی زەرەرینی باشە بابزانین فرەکتۆز وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ لوبنانی فەرەنسی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن وەرزش لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە وەرزش ئەی کام هەڵبژاردەی تۆپی پێ لە ساڵی 1998 جامی گیانی بردەوە ئەی ئیسپانیا بی فەرەنسا سی هۆڵەندا دی بەرازیل سی چرکەتانەیە فەرەنسا بی فەرەنسا متەنا زۆر دڵنیا بوو ئەڵێ بی فەرەنسا یاری کۆتای لە بەرازیل بردەوە زێدانش دوو گەمەی زێدانی لە بەرازیلی بردەوە تەماشاتان کرد دیارەکە ینی بینی بوو بەڕیپلەی بۆتان ئەو کاتە نهایی بوو دەریش کرێەوە نەبوو
آخر ئەو کە دەستێتان بزانام نازدان لێ کارسوری یعنی لە نێوان فەرەنسا و بەرازیل بوو بوو یەک توالۆ فەڕەنسا سێدانش باشن لاعبی گەمەگەمەی زێدان بوو ئەو گەمەیە ئەستێر یاری لە چ وڵاتێک بوو گەمەکە ئیتالیا وڵاتەکەم هیم نییە بووین فەڕەنسا وڵاتەکە ژەر فەرەنسا بوو باشە با بزانین فەرەنسا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی جیهان هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی شۆڕژگێڕی جیهانی جێگی ڤارە خەڵکی کام وڵات بوو ئەی کوبا بی هایتی سی چیلی دی ئەرژەنتین سی چرکەتانەیە دی ئەرژەنتین زۆر دڵنیا بوون بەڵێ ئەوەی زۆربەی منداڵی ئەرجەنتینە باشە لە کێ کۆچی دوایی کرد چی وڵی کۆچی دوایەکە نازم بەس جێگەڤارە بەخۆی دکتۆر بوو لە وڵاتی ئەرژەنتین دواتر پەیوەندی بە شۆڕشی کوباوە کرد دوای شۆڕشی کوبا ژۆ بزان بڕیاریدا یەک بەشداری یەک دوو شۆڕشتکە بکاتن بەڵام نازم ئەوانیان کام شۆڕ بەڵام مردنەکەشی بە مردنی خۆی نەبوو کوژرا سازا ڕسمە هەیە کە مردیە 12 پاسان بەمەتەکەش مۆمیاکراوە سپاس بۆ زانیاریەکانتان بەڕێز دوژ نیوەی منداڵی ئەرجەنتین ناوی میسی و چوارەیە باشە با بزانین ئەرجەنتین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن ئەدەبیات تەنها بی ماوە کەواتە بی کورتە ڕۆمانی کۆچی سوور بەرهەمی کام نووسەری کووردە أي حسين عارف بي خسرة وجاف سي محمد مكري دي حما كريم عارف سي شركتان هي عارفة محمد مكري كريم عارف خسرة وجاف روماني دنوسي خسرة كوتشي سور زيادة لبوا مثلا لاين الشعية وشتانية ده شركتان ما وزو وڵامێکم منێ وەڵام حسين عارف دڵنیا بوون زانیاریتان نەبوو لە نێوان کێوکێ گومانتان هەبوو والله لە نێوان هەمویان هەرێ وڵڵا کۆچی سوور بەرجۆتان نەکەوتووە نەتان خوێنەوەتەوە بە شعری دەسی بە شێری دەشێ باشە بابزانین حسێن عارف وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی لوبنانی فەرەنسی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست حەمەکەریم عارف کە لە ساڵی 1950 لە کەرکووک لەدایک بووە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان هەولێر لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر بیرکاری جوگرافیا کامیان هەڵبژێن؟ هونەر هونەر ئەی و بی هەیە کامیان هەڵبژێن؟ بی گرافۆلۆجی ناوی زانستی چه هونەرێکە؟ ئەی هونەری پەیکەرتاشی، بی هونەری وێنەگرتن، سی هونەری جوانکاری، دی هونەری خۆشنووسی. سی چرکەتانەیە؟ بەس بۆ ڕێنگ گرافۆلۆژی ڕسمە گرافۆلۆژی فۆتۆگرافی ئەو فۆتۆگرافیە گرافۆلۆژی خۆشنووسی نه ئەم زۆر دەرە هونەری خۆشنووسی خۆشنووسی دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام دی هونەری خۆشنووسی بە ئەو دی هونەری خۆشنووسی لەوە چێ زۆر دڵنیا نەبوو بێتن لە وەڵامەکەتان. تۆزێک بەلەماکرێگەنا ڕێیشکەمانەوە ڕاکی ترتان چی بوو؟ بە جوابەکەی وەگرن ڕێیەکەت پێ دەڵێ سەر ڕاکەم پێ بڵێ. بەڕێی من هونەری وێنەگرتن فۆتۆگرافیە هەر فۆتۆگرافیە جوانکاری جوانکاری ئارتێستە ینی ئەوش ئارتەکە بەس ینی ئەو نییە پێکە تاشیش گرافیک یعنی کەواتە بەس هونەری خۆشنووسی مایەوە ئێ ئەمە ژۆمە هەڵبژارت گرافۆلۆجیە گرافیش بەخۆی مادای گراف گراف باشە با بزانین گرافۆلۆجی ینی ناوی زانستی هونەری خۆشنووسیە بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخۆت هەڵەیە. زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خەڵەکانتان 60 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی لەو کەتەگۆریانەی کە ماون هونەر بیرکاری جوگرافیا چ کەتەگۆریە هەڵبژێرن؟ جوگرافیا لە جوگرافیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی شوێنگەی جوگرافی شارۆچکەی ئامێدی دەکەوێتە کوێی پارێزگای دهۆک؟ ئەی باشووری ڕۆژهەڵات، بی باکووری ڕۆژاوە، سی باکووری ڕۆژهەڵات، دی باشووری ڕۆژاوە. سی چرکەتانەیە؟ لێرە باکوور هیچ بەس لە دهۆکەوە دێ خوارێیان زیاتر سەری باکوور ڕۆژهەڵات ئەمریکاواتە دەبێ ئەگەرەوە بێ لە باکوور ڕۆژهەڵات دەبێت لە لای بابڵە ئێران نزیکە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام کاتان خەریکە نامێنێ. باکووری ڕۆژهەڵات باکووری ڕۆژهەڵات چی؟ باکووری ڕۆژهەڵات سی باشە یا سیەکە بڵێن سی باکووری ڕۆژهەڵات. سی باکووری ڕۆژهەڵات چۆنتان بۆ دەرکەوت یعنی لە بەرچاوتانە بڵێن ئەکوێتە چۆن لێکتاندایەوە باکووری ڕۆژهەڵات؟ لێرەوە دهۆک باکوورە بەس لە ناو دهۆک دەکەوتە ڕۆژهەڵات یان ڕۆژئاوا لەوەی هەندێک شکالاتیە یعنی خۆی باکوورە باکووری آخر باکووری باکوورە و زە باکوورەکەیان ڕۆژهەڵاتدان ڕۆژ لە باکووری دۆکە وای لۆچین پرسیارەکە وەیە شارۆچکەی دەکەوێتە کوێی پارێزگای دۆک سەر و دۆکە سەر و دۆکە یعنی باکوورە
بەڵام ئێوە دڵنیانە من ڕۆژهەڵاتە یا ڕۆژاوە دەباشە با بزانین باکووری ڕۆژهەڵات وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی جیهان هەولێر دوو کەتەگۆری ماوە هونەر بیرکاری کامیان هەڵبژێرن بیکاری بیرکاری ئەی یاخود بی ئەی ئەگەر تەمەنی باوکێک لە ئێستادا 3 ئەوەندەی تەمەنی کوڕەکەی بێت دوای 12 ساڵ تەمەنی باوکەکە دەبێتە 2 ئەوەندەی تەمەنی کوڕەکەی تەمەنی باوکەکە لە ئێستادا چەندە؟ ئەی 45 ساڵ بی 36 ساڵ سی 43 ساڵ دی 34 ساڵ سی چرکەتانەیە أكيد أخذت المشاكل كم تواسطة بك سيوشش كم تواسطة بك دكاتة سان دكا بشتو دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام بي سيوشش بی 36 ساڵ أكر لانێش چۆن گەیشتە ئەو دەرەنجامی کە 36 ساڵ وەڵامێکی ڕاستە أجر دوازدي كمي أوان بكين مثلا دوازدي كمي سيوششي بكين دكاتة بستوتار دا باش سي دەبۆ مان دەردەکەوی کە بابەکە ئێستا 36 ساڵە باشە با بزانین لۆجیکەکەی تۆ ڕاستە یاخۆت 36 ساڵ وەڵامێکی هەڵەیە زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 70 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی ئەو کەتەگۆریانی کە ماوەن هونەر بیرکاری کامیان هەڵە هونەر لە هونەر تەنها ئەی ماوە ڤیددیویەکە تەماشای و ڤیددیوەکەن دوای ئەوە ئێمە پرسیارتان لێ دەکەین. ناوی ئەم پارچە میلۆدیە چییە کە بە کۆنترین میلۆدی دادەنرێت لە جیهاندا؟ ئەی تێی دیەم بی ئەشیر شیریم سی هاریان هەیم دی فۆس هیلاریان سی چرکەدانێ شرقية تماشى تديو شرقية أوش حوريانا حوريان هيم بي أشي يعني لا أشوريا كانوا ورجلي بابلين يعني أوي هي أو سبكي هي أوش أخذوا دات شركتان ماوە أشيرة كبي زوو وەڵام بی بي أشير شيري ئەشیر شیریم دڵنیا بوون دڵنیا نەبوون تۆزێک بەو پارچە تابلۆی کە هاتە پێشێ کەمجار ئەوە مۆمانزانی ینی ئی سەردەمی قەدیمە با بڵێن و سەرەتای ناوەکەی بی کە خوێنمانەوە ئاشیر ینی وامان لێکداوە کەەوە شەرقی بی و ئاشووری بی بۆیە لۆژیکی بیرتان کردەوە بە ژێرەی لۆژیک بڵێ باشە با بزانین ئەشیر شیریم وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵێ
زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست هاریان هەیمن نەتانتوانی ئەو دەقاڵا بەدەست بێنن. زانکۆی جیهان هەولێر کاری مایە بەس بیکاری بەس بیرکاری ماوەتەوانە ئەی بیمە کەواتە بیرکاری بە بیکاری لە بیرکاریش تەنها بیماوە ئەمە کۆتا دەخاڵە دەخاڵە لەم بڕگەیی بەرنامەکەمان. ئەگەر ئەمڕۆ چوارشەممە بێت دوای 100 ڕۆژ دەبێتە چەند شەممە؟ ئەی شەممە بی پێنج شەممە سی چوار شەممە دی هەینی سی چرکەتانەیە. ڕۆژێک بە پێش دەکەویت دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام پێنجشەمە بی پێنجشەممە. بۆچی پێنجشەممەتان هەڵبژار چۆن حساب کردو؟ سەتی دابەشی سی ڕۆژی دەکەی گەرمانگەچی سیەک بی ڕۆژێک بە پێش دەکەوی ڕۆژێ پێشەکەوێ یا لە ڕۆژێ زیاتر هەڵوێست تو ئەوە یاری بە قەڵەمەکەکەی چک چک لێرەوە دەرەچێ پێمان بڵێ ڕای تۆ چییە؟ شەممە ڕای تۆ شەممەیە؟ ئەگەر ئەمڕۆ چوار شەممە بێت یعنی کێشەتان هەبوو لە نێوان شەممە و پێنجشەممە؟ لەوانەیە دووشی غەڵەت باشە با بزانین پێنجشەممە وەڵامیشی ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی جیهان هەولێر وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە دوای 100 ڕۆژ هەمان ڕۆژەکە دوو ڕۆژی یەخیتە سەر ئەبێتە هەینی نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. خۆشەویستانم لە قۆناغی یەکەمی بەرنامەکەمان پرسیارەکان هەمووی کران کاتەگۆریەکان هەمووی هەڵبژێران پرسیارەکان کران خاڵەکان وەرگیران ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە. زانکۆی لوبنانی فەرەنسی 60 خاڵ. زانکۆی جیهان هەولێر 70 خاڵ. لە نێوان هەردوو زانکۆ 10 خاڵ هەیە بەڵام کۆتا قۆناغ ماوە ئەویش ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسیە. بابزانین لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان چی بێسەر دێت. بەڕێزان و خۆشەویستان دەچینە ناو بڕێک و دەینەوە لا. بەڵێ سەرەتایمە کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژارد بەپێی ئەوەی من قوتابی بەشی زانستی کۆمپیوتەرم کۆمپیوتەر ساینس پرسیارەکە باس لێوە دەکردکەوە فایرفۆکس کام کۆمپانیا دروستی کردووە. بەڵێ هەر لە بیدایەتی پرسیارەکەیەوە من دەمزانیکەوە مۆزیلا دروستی کردووە لەبەر ئەوەی نازناوەکەی خۆی مۆزیل لە فایرفۆکسە و هەڵبژاردنەکان کەشتوانیم هەمووشی بکەمەوە کە یەکیان ئۆپێرا بوو کە سەر بە کۆمپانیاشترە و یەکیان کرۆمیۆم بوو کە سەر بەکۆمپانیای کرۆمی گۆگڵە و ئەوەی تریشان زانیاریم لەسەر نەبوو بەڵام دڵنیا بووم کەەوە مۆزیل لایە. کاتەگۆری هونەرمان هەڵبژار کەواتە گرافۆلۆژی چییە کە بە هونەری خۆشنووسی دەکە هونەری خۆشنووسی دەکەن بەمانەوەی دەکرافۆری کە وەرەقی بەردەستە ئیتارەکەی هەموو دەگرێتەوە بۆ ئێمەمان پێ ڕاست لەگە هاوڕان هاوڕابن ئەومان هەڵبژار و ڕاست دەرچوو. لە پرسیاری دووەم کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژاردۆ دووبارە بۆی بەختی خۆمان لێ تاقی بکەینەوە پرسیارەکە باس لێوی دەکرد چێ یەک لەمانە دامەزرێنەری یاخود دروستکەری وشەی WW بوو وێبسایتەکان. بەڵێ من ڤین کرێفم هەڵبژارد لەبەر ئەوەی بە باوکی ئینتەرنێت ناسراوە
چونکە زیاتر ڕام بۆ ئەو چوو و بەڵام بەداخەوە پرسیارەکەمان هەڵە بوو. ئێمە لە کەتەگۆری مێژومان بژار کە پرسیاری مێژوو جیڤارە خەڵکی چێندەرە ئێمە باسیۆمان کە خەڵکی ئەرجنتینەوە کە دکتۆراش لە ئەرجنتینای و لە هەمان کات لە ساڵی 2004 بە ڕسمی حکوومەتی ئەرجنتین بڕیاری لە ناوی میسی و ناوی جیڤارێ مەمنوع کرد لە منداڵەکان لەبەرەوەی 5 ملیۆنی تێپەڕاندێکە منداڵ بەو دوو ناوێ هەیە بۆیە دەبێتە کێشە لە بواری پەروەردە لە سەرەتادا بۆ ئێمە تاکید بینە پرسیارە کە 100% جیڤارێ. ئێمە کەتەگۆری مێژومان هەڵبژارد لەوێدا باسی ئەو فڕۆکەوادەی دەکرد کە هەڵەبجەی کیمیاباران کرد زۆر بەداخەوە هەڵەمان کرد هۆکارەکەشی بۆەوە دەگەڕێتەوە بەهۆی بوونی ئسترێس لەدا و یاریەکە ئەمە وای کرد من پێم وایە ئەمە هۆکارێکی سەرەکی بوو کە ئێمە هەڵبژاردەیەکی هەڵبژێری. کەتگۆری ئەدەبیاتمان هەڵبژارد پرسیارەکەش ئەوە بوو کە کامیان لەمانە بەرهەمی شێرزاد حەسەنە ئەم هاوڕێمان سولێمان دیار بوو سەردەی مەکتەی بەبیرات بووە و وەڵامەکەی ڕاست بوو. ئێمە لە کاتیگۆری تەندروستی ئەو پرسیارە هاتەوە کام لە یەکێک لەمانەی خوارەوە دژە زیندەجینەوە تا ئەنتیبایۆتیک نییە. خۆشبەختانە وەڵامەکەم دەزانی کارسێ وەڵامەکەیت کە نەبوو سفتریاگزۆن سفیکسیم ئەوانە نەبوو پرێدنیزۆلۆن کە ئەو دژە زیندەجی نەبوو. ئێمە کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد کە پرسیارەکە گوتی کێ لە ساڵی 1998 جامی جیهانی بەدەستێنا منیش وەک خۆم باگراوندێکم لەسەر وەرزش هەبوو و ئەکید بوونەوە کە فەڕەنسا و یاریەکەش یاری زێدان بوو کە ئەستێرە یاریەکە بوو لەو یاریە 2 گۆڵی کرد و یاریەکە 3-1 بەرامبەر بەرازیل فەڕەنسا سەرکەوت. ئێمە کەتەگۆری جوگرافیامان هەڵبژارد پرسیارەکەش ئەوە بوو کە نەخشەیەکیان بە ئێمەدا بوو کە گوای ئەمە کام بەشی کوردستانی گەورەیە. ئێمە گومانمان هەبوو لەوەی کە ئایا بە کوردستانی باکوورە یاخود ڕۆژ ئاوا بەڵام بەهۆی بوونی دەریاچەیەک کە ناو ئەو نەخشەیە دیتمان ئەگەری ئەوە زیاتر بوو کە باکوور بێت بۆیە ئێمە کوردستانی باکوورمان هەڵبژارد. ئێمە کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد پرسیارێک هات بووە کە یاری بلیارد لە چ وڵاتێک داهێندا و منیش پارساڵ لە سەیری بەرنامەکانم دەکەم پرسیاری تێدا نەبوو بەڵام سێرچم لۆ یاریەکان کرد بزانم چێ لە کوێدان داهێنراوە و یاریەکان چوتیە ئەوە بوو کە بلیاردم کەوتە بەرچاو ئێستا لە بیرم هاتەوە وتم لە فەڕەنسا و بە خۆشحالیەوە وەڵامەکەمان ڕاست بوو. بەڕێزان خۆشەویستان دووبارە سڵاو و گەڕاینەوە لاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیری پێنمەوە هی هەردوو زانکۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی 6 خاڵ زانکۆی جیهان هەولێر 7 خاڵ بۆ هەر قوتابیەک کە بۆ هەردوو بەشدار بوویە کە هێنە لای من 5 پرسیار هەیە و هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. لە زانکۆی جیهان هەولێر محەممەد بەخێر. زانکۆی لوبنانی فەڕەنسی مثەنا محەممەد هەروتان بەخێر بێن. 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە خۆتان ئامادەکەن دەستان نزیکەنەوە لە بۆتۆنەکان بەڵام چاوەڕێکن تا پرسیارەکە هەمووی خوێنمەوە اینجا دەست بێن بە بۆتۆن ئامادەن. پرسیاری یەکەم پرسیارەکە دەڵێ چ کۆمپانیایەک ئۆتۆمبیلی کرۆلا دروست دەکات؟ چ کۆمپانیایەک ئۆتۆمبیلی کرۆلا دروست دەکات؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی تۆیۆتا. مثەنا وەڵامەکەت ڕاست بوو 5 خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکات محەممەد وەڵامەکەیدا بۆ اینجا دەزێنی بۆ بۆتۆنە یا خۆ داماداکەی بۆ ئەم جارە دە باشە دەی. پرسیاری دووەم بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت بە تێکەڵبوونی کام دوو ڕەنگی سەوز دەردەچێت؟ زانکۆی جیهان هەولێر شین و پرتەقاڵی
هەڵێ هەمووتە نازانی سۆر و زەرد سۆر و زەرد دیسان هەڵەیە وەڵامە ڕاستەکە شین و زەرد نەتانتوانیەوە پێنج خاڵە بەدەست بێنن سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێ وشەی ئێستاتیکە بە مانای چی دێ وشەی ئێستاتیکە بە مانای چی دێت نەتان بیستووە ئێستاتیکە زانکۆی لوبنانی فەڕەنسی ئارامی ئارامی هەڵێ محەممەد دەزانی زوو وەڵام بەرێ کات نامێنێ سەقامگیر سەقامگیری تاکێدیش نیم کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە جوانی ناسی یاخود عیلمت جەمال یا زانستی جوانی چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت پایتەختی کەنەدا چ شارێکە زانکۆی گیان تۆرینتۆ تۆرنتۆ کە بە شاری جوان دەناسرێ هەڵێ کەنەدا بەخۆی کەنەدا بەخۆی پایتەختی کەنەدا کەنەدایە تۆرینتۆ پایتەختی نە کەنەدا نە تۆرنتۆیە وەڵامە ڕاستەکە ئۆتاوە پێنجەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ دووەم بچووکترین وڵات لە جیاندا چه وڵاتێکە زانکۆی لوبنانی فەڕەنسی کوێت هەڵێ ئایسلەندا ئایسلەندا 100,000 کەسن بۆ یەکەم جارش بەشداری کاسە عالەمی و جاریان بچووکترین وڵات هەڵێ وەڵامە ڕاستەکە مۆناکۆ زۆر زۆر سپاسانەکەی نەتوانین بچنەوە شوێنەکانی خۆتان زانکۆی جیهان هەولێر لانێش لانێش بەخێربێی زانکۆی لوبنانی فەڕەنسی مستەفا مستەفا بەخێربێی تۆش بە هەمان شێوە پێنج پرسیار بۆ ئێوە هەیە و هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەر و پرسیار یەکەم دەڵێت VI چ ژمارەیەکی ڕۆمانیە زانکۆی گیان 6 زۆر ڕاستە لانێش توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ شارێکە زانکۆی جیهان هەولێر واشنگتن دیسی واشنگتن دیسی زۆر ڕاستە لێمەدە ئیشەکە کۆمپیوتەرەکە ئەزانێ کاتان زووتر دەستان پیاناوە سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت جاڵجاڵۆکە چەند قاچی هەیە زانکۆی جیهان هەولێر 8 قاچ زۆر ڕاستە لانێشتوانیت پێنج خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکەت چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شاری ئەمستردام دەکەوێتە چ وڵاتێکەوە زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەمستەردام هۆڵەندا هۆڵەندا مۆستەفا زۆر ڕاستە توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت چ ویلایەتێکی ئەمریکا تەنها لە دوورگە پێکاتوە زانکۆی جیهان هەولێر خۆی دوورگەیەکە شتێ بڵێ کاتە نەما لانێش مستەفا زانی فلۆریدا کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە هاوای زۆر سپاسی هەردووتانەکەم بچنەوە شوێنەکانی خۆتان
زانکۆی جیهان هەولێر بورهان. بورهان بەخێربێت. زانکۆی لوبنانی فەڕەنسی هەڵۆ. هەڵۆ تۆش بەخێربێی. بە هەمان شت سپاسخۆش. پێنج پرسیار و هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە. پرسیار یەکەم دەڵێت دەرهێنەری بەناوبانگی کورد یەڵماز گۆنەی لە چ وڵاتێکدا بە خاک سپێراوە؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. تورکیا. تورکیا. هەڵەیە بورهانە زانی؟ یەڵماز. یەڵماز گۆنایی. یەڵماز گۆنایی لایهی لە ئەڵمانیا. ئەڵمانیا. نە سویدیش نییە. وەڵامە ڕاستەکە لە پاریس لە فەرەنسا. دووەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت پێستی مرۆڤ لە چەند چین پێکاتوە؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. لە سێ چین پێکاتێ. لە سێ چین. زۆر ڕاستە هەڵۆ توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکات و پرسیارێکی تر بۆ ئێوە. پرسیاری سێمە پرسیارەکە دەڵێت ژمارەی دانە ئاساییەکان لە مناڵێکی ئاساییدا چەند؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی ئەڵێ 20. هەڵۆ زۆر خێرا بووی. وەڵامەکەشت زۆر خێرا بوو و زۆر ڕاستیش بوو و توانیت پێنج خاڵیش بەدەستبێنی بۆ زانکۆکات. بوران تۆ زەخاو بووی تۆ. ئەو خێراتر بوو. نا پرسیارەکە تاوا نەبوو. ئەیزانیوێتی. وەڵامی دایە وەڵامەکەشی ڕاست بوو. کێشە بوو. کێشە نییە ئەوەی ڕۆحی ڕاضی. یان دۆڕانیان بردنەوەی هەرم دەستان خۆش. چوارەم پرسیار و پرسیارەکە دەڵێت بەرلین پایتەختی چه وڵاتێک؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئەڵمانیا. ئەڵمانیا. هەڵۆ پێنج خاڵی تریشت بەدەستێنا بۆ زانکۆکەت. کۆتا پرسیار بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێ شێوگی کیمایی ئامۆنیا چییە؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. NH4. هەڵێ بورهانە زانی؟ ئەمۆنیا. بەڵێ شێوگی کیمیایی ئامۆنیا چییە؟ NH3. زۆر ڕاستە بورهان پێنج خاڵە بەدەستێنا بۆ زانکۆکات. زۆر سوپاسی هەروتانەکەین. چنۆ شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی جیهان هەولێر هەڵوێست. هەڵوێست بەخێربێیت. زانکۆی لوبنانی فەڕەنسی سلێمان. سلێمان تۆش بەخێربێی. کۆتا دوو بەشدار بوو. پرسیاری یەکەم بۆ ئێوە. پرسیارەکە دەڵێت بابەتایری هەمەدانی شێعرەکانی بە چ شێوە زارێک نووسیوە؟ کرمانجی. زانکۆی جیهان هەولێر ئەڵێ کرمانجی. سلێمان تۆ زانی؟ کەلهۆڕی. کەلهوڕی. ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە لوڕی. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت بەچووکترین ژمارەی خۆبەخش چ ژمارەیەکە؟ زانکۆی جیهان هەولێر. ژمارە یەک. هەڵەیە سلێمان. چوار. ژمارە چوار. دیسان هەڵەیە ژمارە دوو وەڵامە ڕاستەکەیە کە بەچووکترین ژمارەی خۆبەخشە. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ژمارەی ئەتۆمی ئۆکسجین چەندە؟ زانکۆی لوبنانی فەڕەنسی. ئەتۆم. ژمارەی ئەتۆمی ئۆکسجین چەندە؟ دوو. هەڵوێستە زانی؟ سێ. هەڵەیە ژمارە ڕاستەکە ژمارە هەشت.
پرسیارێکی تر بۆ ئێوە ئەو ناوچانەی کە لە بۆشایی گەدوندا هێزێکی کێشکردنی زۆریان هەیە و هەموو شتێک و مادەیەک سلێمان کوونە ڕەشەکان زۆر ڕاستە سلێمان وەڵامەکەت ڕاستە کوونە ڕەشەکان پرسیارەکەش تاو نەکرد و بەس دیار بوو پرسیارەکە وازەح بوو پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت هێمای پارتی کۆماریەکانی ئەمریکا چییە؟ زانکۆی جیهان هەولێر هێمای پارتی کۆماریەکانی ئەمریکا زوو شتێ بڵێ کاتە نامێنێ دۆنکی هەڵێ سلێمان نەزانی؟ فیل سلێمان توانێت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە زۆر زۆر سوپاسانەکەین بچنەوە شوێنەکانی خۆتان زۆر زۆر سوپاسانەکەین هەڵوێست دەست خۆش بێ زۆر زۆر سوپاسانەکەین بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان زانکۆی جیهان هەولێر و زانکۆی لوبنانی فەرەنسی بەم شێوەیە کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە زانکۆی جیهان هەولێر 90 خاڵ زانکۆی لوبنانی فەرەنسی 95 خاڵ زانکۆی جیهان هەولێر زۆر زۆر سپاسیەوە ئەکەم کە بەشدار بوون لەگەڵ ئێمە هیوادارم لە ژیانتانە سەرکەوتوو بن لە خوێندنتانە سەرکەوتوو بن و ساڵی داهاتوو بێنەوە بۆ لامان بەشدار بنەوە و لە هەموو بوارەکانی ژیانتانە سەرکەوتوو بن دووبارە سپاسیەوەکەم کە ئێوە بەشدار بوون لەگەڵ ئێمە دەستان خۆش بێ و پیرۆزبای لە زانکۆی لوبنانی فەرەنسی دەکەم و لە قۆناغی داهاتوو ئەتان بینینەوە پرسیارەکان سەخترە بێ پێشبڕکێکە ململانێکە سەخترە بێ خۆتان ئامادەکەن زۆر زۆر سپاسی ئێوەشەکەین بینەرانی خۆشەویست کە لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆی لە هەموو شوێنێک باوە کە دەڵێن گرنگ بەشداریکردە بەڵام لەگە ئەو بەشداریکردنەش ئەکید تمۆحاتی بردنەوەت هەیە بۆ ئەمەش کە ئەمڕۆ بەو ئاستا بردمانەوە لە کۆتاییەکان هەر منافەسە هەبوو ئەکید هەستێکی زۆر خۆشمان هەیە زۆرش خۆشحاڵین و ئینشاءڵڵە لە بەرنامەکانی داهاتوو دەتوانین سەرکەوتن دەست بێن بێگومان هەستێکی زۆر خۆشم هەیە بەوەی کە توانیمان قۆناغی یەکەم بە سەرکەوتووی ببڕین هیوادارم کە بتوانین لە قۆناغەکانی داهاتووشدا سەرکەوتن بەدەست بین هەستێکی خۆشمێ دوایەوەی کە سترێسێکی زۆرمان لەسەر بوو خاڵەکانمان زۆر لێک نێزیک بوو لەگەڵ زانکۆی بەرامبەرمان و خۆشبەختانە سەرکەوتین بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆشمەیە کە ئەو دەستکەوتەمان بۆ زانکۆیەکی گەورە کە بە نوێنەرایەتی زانکۆیەکی گەورە لێرە بووین و توانیمان سەرکەوین ئینشاڵڵە ئەو هەستە هەتات کۆتایی یاریەکە هەر لەگەڵمانە بێ هەر سەرەکەوین ئینشاڵڵە وڵایی کە کاک سلێمان پرسیاری کۆتایی وەڵام داوە هەستێکی زۆر زۆر خۆشمە بوو بەڵام دەبێ هەر بۆ هەستە ئەو هەستە هەتا کۆتایی بەردەوام بێ چونکە ڕێگایەکی زۆرترمان لە پێشە ڕوبەڕبوونەوەکانی شتا خەتر دەبن هەموو لە قۆناغەکانی تریش سەرکەوتن بەدەستبێنی و هیوا سەرکەوتنیش بۆ ساڵێکی دیکە بۆ زانکۆی جیهان دەخوازم ناخۆشە کە دەدۆرە بەڵام ژیان بەردەوامە ینی لە هەموو شەرتە لە هەموو دۆڕانەکان سوود وەرگری ئینشاڵڵە لە ساڵی دابێ بە تین و گورەچکە بۆ هەوڵ یەکەم تێدەکۆش بەهۆی ئەوەی ئێمە نەماتوانی سەرکەوین ئەوە واتە ئەوە نادەکە ئێمە بە دۆڕە هەژمار بکرین بەڵێ لەبەرەوەی ئاستی زۆر زۆر باشمان پێشکەش کرد و دڵنیام هاوڕێکانم داهاتوێکی زۆر زۆر باشیان دەبێت و فشارێکی زۆریشمان لەسەر بوو جا لەبەر ئەوە لە هەندێک لە پرسیارەکان هەڵەما کرد ڕکاوەریەکە زۆرتون بوو هەرۆکتە سەرەتا ئاماژەم پێکردوتم ئەگەر پشت دۆڕین دڵنیام لەوەی ڕکاوەریەکە زۆرتون دەبێت مەسلەی دۆڕانەکەمان تەنیا مەسلەی تەکنیکی بوو هیچی تر نەبوو ئەگەرنا مەسلەی سورعە بووکەوە لە بەشی دووەمی بەرنامەکە لە داگرتنی بۆچنەکە وەکو ئەوەی کەەوە سەریعتر داگیری دەتوانانی زووتر وەڵامی پرسیارەکان دێەوە وەکو جەناوتان دیتان لە قۆناغیەکەم ئەمە زۆر باشتر بوونی دەخاڵش لە پێش بوون و توانای ئەوما هەبوو بیکێنە 20 خاڵ بەڵام دەرفەت نەبوو بەداخەوە بەڵام ئەو دۆڕانەمانای ئەوە نیەکەوە قوتابیەکانی مە بێتوانە بوون بەڕاستی توانایەکی ناوازەیان نیشاندا
توانایەکی وایان نیشان دەکەوە ینی پرسیاری وایان جوابداوەکەوە لە لیڤڵی خۆیان زۆر بەرزترە.